ئێران ماوەیەکی زۆرە لە ڕوبەڕووبوونەوە و بەرگریکردن لە قەیرانی دارایی وڵاتەکەیدایەتی و ئابووریش بە هەمان شێوە بۆ حکمی ئەو ناکۆکی لە نێوان ئێران و ئەمریکادا هەیە لەسەر ڕێککەوتنی ئەتۆمی چەکی ناوەکی دیارە ناکۆکیەکان و قەیرانەکانی ئێران هەر بەمەوە نەوەستاوە لە ساڵی پار بەهۆی کوژانی یاخۆ گیان لە دەستدانی ژینا ئەمینی کە دواتر لایەنە ئەمنیەکانی ئەو وڵاتە تۆمەتبارکران با پرسەکە زنجیرێک خۆپشاندان و ناڕزایی شەقامی ئەو وڵاتەی گرتوۆتە و تا ئێستاش بەردەوامی هەیە. ناڕزایەتیەکان هێشتا کۆتاییان نەهاتووە لە دوێنێدا هێرشی فڕۆکەی بفڕۆکەوان و باس لەوەش دەکراکە جۆرێک لەو هێرشا یاخود ئەو فڕۆکە بفڕۆکەوانانی کە دروست کراوە هەمان ئەو شێوازە دروستکردنێکە وڵاتی ئێران خۆی هەیەی کراوەتە سەر ناوەندێکی یاخود بنکەیەکی تایبەت بە چەک لە ئەسفەهان دیارە ئەمانە و کۆمەڵێک بابەت و پرس دەهێنێتە ئاراوە بە چەند ڕەهەندێک لێکدانەوە بۆ هێرشەکان دەکرێت. وڵاتی ئێران تاکەی دەتوانێت ڕوبەڕووی ئەم قەیرانانە ئەم هێرش و مەترسیانە بۆ سەر وڵاتەکەی ببێتەوە و کێ لە پشت هێرشەکانی ئێرانەوەیە. هەڵوێستی ئێران چی دەبێت لە دوای ئەوەی کە چەند سەرکردەیەکی دیاری وڵاتەکەیشی لەدەستدا بە چەند هۆکارێکی دیاریکە و لە ساڵانی ڕابردوودا لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر عەباسی وەلی وەکو چاودێرێکی سیاسی ڕاستەخۆ بەڕێکەی سکایپ میوانمان دەبێت گفتوگوی زیاتر دەکەین. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ئێستادا ڕەوشی ئێران چۆن هەڵسەنگاندنی بۆ دەکرێت؟ ڕەوشی ئێران ئێستا زۆر ئاڵۆز و شێواوە. ئێران تووشی قەیرانێکی سیستمی بووە، یعنی قەیرانێک نیە کە فقط بەشی ئابووری یا سیاسی یا فەرهەنگی و کۆمەڵایەتی بگرێتەوە. قەیرانێکە کە کولی ڕێژیم هەم ڕێژیمی سیاسی هەرواتر کۆمەلگای ئێرانی خستۆتە زێر سەیتەرەی خۆی. ئەو قەیرانە بەردەوامە ڕۆژ بە ڕۆژ قوڵتر دەبێت و ئیمکانی وەی کە ڕێژیم لەو قەیرانەی بێتە دەرێ بەبێ وەی کە گۆڕانکارێکی گەورە لە سیاسەتی کۆمەڵایەتی و فەرهەنگی ئێرانێدا بکرێ زۆر زۆر بەعید دەنوێنێ. جا ئەو گۆڕانکاریە شتێکە کە لە دوو بەشی هەیە. یەکێوە کە خەڵک دەیەوێت گۆڕانکارێکی ڕادیکالە کە ئەساسەکەی تێکچوون و ڕۆیشتنی ئەو ڕێژیمی ئیسلامیە. یەکیژەوەیە کە دەخودی ڕێژیمیدا دیارە جەماوەرێک هەن کە گروپێک هەن، گروپێکی نسبەتەن گەورە هەن کە لەگەڵ ڕێبەرایەتی ئێستای ڕێژیمی یەک نین، وەلی ئەوان ئێستا دەنجیان دەرنایە لەبەرەوەیە کە ئەوانی کە سیاسەتی ئێران ئێستا دەجێرن زاڵن لەسەر ئەو مەسەلەی و ئەوانە کێن دکتۆر؟ ئەوانە یعنی بەبەست چه هەیە؟ ئەوانەی کە ئەڵی سیستمێک زاڵە لە ئێراندا بەس لە دوو ئاراستی جیاواز کرد لە ئێران. لایەنی یەکەم حکوومەتە، لایەنی دووهەم کێیە؟ هەر حکوومەتە، بەڵێ حکوومەت یەکگرتوو نییە. باشترە لێرە ئەمە لەفسی بلۆکی دەسەڵات بەست بەکاربێنین. بلۆکی دەسەڵات چەندین گروپی تێدایە. ئەو گروپانە پێکەوە یەکن لە بەرابەری دوژمنی دەرەوەیدا، دوژمنی خارجی، وەلی دەنێو خۆیاندا ناکۆکی زۆر گەورەیان هەیە و ئەو ناکۆکی گەورەیە لەسەر شێوەی ئیدارەکردنی وڵاتە. ئێستا ئەوەی کە دەسەڵاتی بەدەستە پێی دەڵێن گروپی ویلایی، ئەوانە تندڕەون، ئەوانە ئیفراتی و ئەکستریمیستن و نەزەریان ئەوەیە کە لە شەرایەتی فعلیدا فقط زەبروزەنگ دەتوانێت پێشی ڕووخانی ڕێژیمی بگرێت و ئەوەی بە حەدی ئەکسەری سوود و ئیستفادە لەوەی وەردەگرن، وەلی هەتا ئێستا کە ئەمە دەبینین نەتیجە موسبەت نەبووە. و لە لایەکی دیکەوە دەزانین کە ئەو یعنی هێمای ئیقتدار کە ڕێژیم دەیدا قودرەتی هەیە ڕۆژ بە ڕۆژ زۆرتر دەشکێت. لە ژۆرەوەی ئێرانێ دیارە شۆڕشی ژینا ئەوەی شکاندۆ ئەو ئیقتدارە و ئەو هەیبەتەی ڕێژیمی نەماوە. ئەلانەکە کە تەمەشای بکەیت تەواوی
دروشمەکانی ئەو سەرهەڵدانە لە ئێرانێ هەدەفەکە و ینی ئامانجەکەی خودی شخصی ڕێبەری ئێرانەیە و باەنێوە بە پێچەوانەی سەرهەڵدانەکانی دیکە بوو ئەوە بۆ خۆی نیشان دەدا کە یعنی هەدەف و ئامانجی ئەو گۆڕانکاریەی یعنی ئەو هەڵسەرهەڵدانە گۆڕانکاری ڕادیکال و ئەساسی دە ڕێژیمدایە لەلایەکی دیکەشەوە خودی ئەو کەسانەی کە دەداخلی ڕێژیمیدا دەزانن کە ئەو سیستێمە ناتوانێت بەو شێوەی بەردەوام بێ لە نەزەر نتوانێت بەردەوام بێ بەدیلی سیستمەکە چییە و کێیە هێشتا بەدیلێکی یەک ئاراستەی و ڕوون لەناو ئێرانە نەدۆزراوەتەوە بدیلی ئەو ڕژێمە بێت کە باسی لێوەکەی جەنابەت ئاخ بەدیلەوە نییە کە وەکو مەسەڵەن زمانی ڕوخانی سەدامێگە لە بیر و بێ زۆر بەدیل هاتە پێشێ ئەمریکا یعنی پشتیوانەی گرت وەلی وەختی سەدام ڕوخا معلوم بوو کە بەشی زۆریوانە هەنە بنەمان هەیە نە پشتیوانیان هەیە وەلی ئەوەی کە لە ئێرانێ ئەلانەکە دەستی پێکردو ئەوە بەرەو ئەوە دەڕواکە ڕێبەرایەتی مەیدانی و گۆرەپانی سیاست و بەربەرەکانی لەگەڵ ڕێژیمی بەرەو ئەوە دەڕوا ببێتە ڕێبەرایەتێکی سیاسی ئەو ڕێبەرایەتی سیاسی لە ئێرانێ دەبێت لە بینی خودی ئەو سەرهەڵدانەیدا وەکو ڕێبەرایەتێکی کە هەڵدەقڵێ لە ناوەڕۆکی ئەو سەرهەڵدانەی لەوێ ڕابێتە دەرێ یعنی ڕێبەرایەتێکی دموکراتیک بێ ئەوە نییە چەند کەس لە دەرەوەی وڵاتی و چەند کەس لە ژوورۆی وڵاتی بڵێن ئەمە ڕێبەرایەت ئەگەر وابێ واقعاً ڕێبەرایەتی ئەو سەرهەڵدانەی ڕێبەرایەتی ئەساسی ئەو کەسانن کە ئەلان دە سجن و زیندانێدان و گیراون ئەو ڕێبەرایەتیە دەبێت لە پرۆسەی ئەو سەرهەڵدانەیدا بە شێوەیەکی دموکراتیک بێتە پێشێ و ئەو دەمی ئالتێرناتیوی ئەساسی بۆەوەی لێرە سەردا لە دەرەوەی وڵاتی هەند کە ئیدعای ئەو ئیدعای ڕێبەرایەتی و بوونی ئالتەرناتیو بۆ ڕێژیم دەکەن و ئەوانە دەبینین ئەو کەسانن کە دەیانەوێ نظامی مۆنارکی یا سەلتەنەت و شاهنشاهی بگەڕێنەوە ئێرانێ بەشێکیژەوەیە کە کۆماری خوازن و دموکراسیان دەوێوانەوانە بە جێگای خۆی وەلی هەتا ئەوانە نەتوانن بە شێوەیەکی بەرفرەوان و گشتی لەگەڵ ئەو سەرهەڵدانەی ئێرانی تێک ببنەوە و بتوانن ینی حاڵەتێکی ئۆرگانیک پێکەوە ئیتصال بکەن ئیمکانی وەی کە ئالتەرناتیوێکی دموکراتیکی یەکگرتووی ئەساسی لە ئێرانە بێتێ ینی نییە بۆیە کلیدی ئەو مەسلەی کی بۆ ئەوەی بەحقیقەتدا لە دەرەوەی وڵاتی نییە لە ژوورەوەی وڵاتیە ئەو سەرهەڵدانە ئێستا لاواز بۆ وەلی بەو معنای نیەک تەواو بووە خودی ڕێژیمیش ئەوانێت ڕێژیمیشدا دەڵێن کە ئەوە وەکو پۆلو ئاور لە بن پۆڵەمێشیدایە و هەر ئان ئەوە دیسان هەڵدەستێتەوە و وەکاری ئەو ڕێژیمەی بەو شێوەی کە وەکو جاران نەماوە ئەو ڕێژیمە بە ئینتهای کارەکەی خۆی گەیشتو ئەگەر فرسەتم بدەنێ پێتان دەڵێم کە مثلەن ئەو ئاخرەی ئەلان ڕێژیم بودجەی بردۆتە مەجلیسێ ئەو بودجلەک نوقسان و کەسری تەواوی هەیە لەبەروەی ڕێژیم هیچ ڕێگای دیکەی نییە لە ئێرانە بەغێری وەی کە دارایەکانی خەڵکی کە بە نێوی دارایی دەوڵەتها دارایەکانی میلەتێ هەراج بکە بە قیمەتی زۆر هەرزان بیان فرۆشێ لەبەروەی کە بتوانێت بودجەی یەک ساڵ تەمین بکە ئەگەر بتوانێت باشە ئەگەر لە ڕوە ئابوووریەکەوە هەڵسەنگاندنێ بۆ ڕۆژی ئێران بکەین ئێران ئیستا ڕۆژی ئابووری و دارایی وڵاتەکەی چۆنە هەر وڵاتێک ئەگەر بکرێتە ئامانجە لایەن وڵاتانی ئەوروپا بە دیارکراوی ئەمریکا ڕاستەوخۆ لە ڕێگەی دراوەکەیەوە ئەم ڕێکارە دەگرنەبەر یەکەم هەنگاو گیرایە بەر بەهای دراوەکەی ئێران کەم بۆتەوە دابەزینێکی بەرچاوی هەیە خۆپشاندان و ناڕزایی لە ناوخۆی ئێران ئابوونی هەیە ئەو بلۆکە سیاسی کە جەنابە باسی لێەوە دەکەی لەناو ئێرانە بەدی دەکرێت کەواتە ئەمانە ئەبنە هۆکارێک بۆ ئەوەی کە بتوانن شوێنی ئەم سیستمە سیاسی ئێستا حکومڕانی ئێران دەکا لەقی بکەن و بەرەو لە ناوبوون بچێت ئەمانە بنە پاساوێک
بله ئەوە ینی ئێستا لەقبۆ ینی واخان خودی گۆڕانی سیاسەتی ئوروپایە ئەمریکایش ئەوەی نیشان دەدا هەتا ئێستا ئەمریکا مەسەنەن لە مزاکراتی چەکی ناوەکی لەگەڵ ئێرانەکە دادنیش دوو بە دوو خۆڵی دادنیشن ئەلان فاکتۆری سەرهەڵدانی خەڵکی وای لە هاتوو کە ئەمریکا ناتوانێت بەبێ بە بەرچاوگرتنی ئەو سەرهەڵدانەی کە لە ئێرانە هەیە بە ویست و خاستەکانی جەماوەری ئێرانێ لەگەڵ ئێرانێ دانیشت لە لایەکی دیکەوە سیاسەتەکانی هەڵە و ینی ئیخراپی ڕژیمی ئێرانش سبب بۆ کە زەختی بۆ خۆی زەختی هێناوەتە زەرخۆی ئەلانە کارەگە دیقەتێ بکەن ئەو وەزعی کە دوێنێ پێرە هاتە پێشێ لە ئیسپاهانێ ئەوەی کە لە مەرکزیمەسەر و بابەتش بەڵێ ئەوە نیشان دەدا کە سیاسەتی غەڵەتی ئێرانێ دەمەوردی هاوپەیمانی لەگەڵ رووسیەی و دژایەتی لەگەڵ یوکراینێ چەکدان بە رووسیەی بە دژی یوکراینێ مشکلاتی ئەساسی ناوتێ پێش هەر ئەلان بزانن کە سیاسەتی ئەمریکای گۆڕدراوە هەر ئەو زەختەی کە ئەمریکا خستوێتی سەر بانکی ناوەندی بانکی مرکزی عێراقێ و بانکەکانی دیکە لە عێراقێ کە ئیجازە نەدەن کە دۆلار بە شێوەی قاچاق یا بە شێوەی بازرگانی بۆ ئێران ئەمە هەنگاوێکی نوێی ئەمریکا بێت لە بەرامبەر ئێران بیگرێت بۆ ئەوەی بیکاتە دەرفەتێ بۆ گۆڕینی ئەو ڕژێمی لە ئێران و لاوازکردنی زیاتر سیستمە حکومڕانیەکەی ئێران بێ دقیقاً ئەوە لەبەرەوەیە کە زەختی زۆرتر خانە سەر چەند دەکەی ئەساسی لەسەر ئێرانێ دابخەن ئەوە یەکێک لەوانە ئێران هەمیشە دۆلاری بە قاچاق لە لای یا لە لای قەتەر یا لە لای عێراقیڕا دێنا ئێرانێ والعانەکە دەبینین کە ئەمریکا ئەو دەرکانەدا دەخات دوێنێ و پێرش دیوانە وەزیری دەرەوەی قەتەرێ ئەستاوە چۆتە ئێرانە دیارە یەکێک لە ئەساسی مزاکراتەوەی کە یعنی بە ئێرانە دەڵێ کەمە چیدی ناتوانین وەکو جاران هاوکاریتان بکەین دیارە قەتەر خۆ هاوکاری زۆر دەگەڵ ئێرانێ دەکرد مەسەلەن پارەی دەداوە بەرکە هێزی دەریایی هێزی بەحری ئێرانێ بەردەوام بێ ئەلعانەکە ئەمریکا زەختەکەی زۆرتر کردو هەر لە عێراقش بۆ خۆتان دەیبینن کە ئەلام وەزئی دۆلاری چی لە هاتەوە ئەمریکا چه زەختێکی سەر عێراق لەبەرەوەی کە ئەو ڕێگایی بەڵێ دکتۆر پریشکی ئەو سزایانەی کە ڕوبەڕووی ئێران دەکرێتەوە بەر وڵاتێکی هاوسی کە هەژمونێکی زۆری ئێران لە ناو عێراقدا هەیە پریشکی ئەو گەمارۆیانە ئەو سزایانی کە ئێرانی گرتوۆتەوە بەر عێراق دەکەوێت دیارە ئەلانەکە بەڵێ دەکەوێت یعنی دەوڕێ ئێران مەجبورە ئەلان بە شێوەیەکی قاچاق نەوت بفرۆشێ ئێران مەفەرێکی بۆ فرۆشتنی نەوتی بەو شێوەی نییە لەو بابەتێ و ناتوانێت ینی منافسە دەگەڵ عێراق و وڵاتەکانی کەندا و عەرەبستان سعودی وانە بکە فقط دەو مۆردەیە دەتوانێت بەر چین و لە دوایە ئەو وڵاتانەی کە بە قاچاق لە نەفتی لە ئێرانێ دەکرن ئەوە لەو کشتەی دەکا ئەو کارێ دەکات لە لایەکی دیکە ئێران مەجبورەکە ڕێگایەکی بۆ خۆی ببینێتەوە ئەلعانەکە بزان ئەو زەختەی کە ئێران دەیخاتە سەر حکوومەتی هەرێمێ دەقیقەن ڕێگایەکی دەوێت ئاوەڵە بمێنێ بۆ دەرێ و دەیەوێت کە نێڵێ کە ئەمریکا بە شێوێکی ئیگشتی ئەو ڕێگایشی لێ بەستێت لێرەدا ئەلبەتە ئێران فقط دەشتێت نیە فقط ئەمریکانیە دەگەڵ تورکیەش منافسە دەکا بە تایبەتی لەسەر سیاسەتی هەرێمێ لەگەڵ ئەمان سعودی تووشی منافسەیە لەسەر سیاسەتی لەسەر کۆنترۆل و هەرێم ئەساسەن ئەلان تووشی سیاسەتێکی تەدافعی بۆ لە حاڵەتی تەهاجمی تقریباً هاتووەتە لێرێ تووشی سیاسەتێکی تەدافع ئەنگوت کە قوڵایی استراتژیکی ئێرانێ هەتا جنوبی لوبنانێ دەڕوە ئەلان بەو کارێکە کردویانە قوڵایی استراتژیکی ئێرانیان زۆر کەمتر کردو لایەکی دیکەوە دەبینین کە ئێران
عملاً عملدا نیشانی دادن که سیاستەکانی ئەمنی و سیاستەکانی ئی بەرگری ئێران ئەو جوورەی کە ئێران ئەدعای کردو گرنگ نییە و ناتوانێ واقعاً لە سوودی مەناقەی ئێران بەڵێ دفاع باشە. دکتۆر دواتر دێمە سەر هێرشەکەی کە چەند ڕۆژی ڕابردوو کرایە سەر ئەسفەهان و بشێک لە کاردانەوە سیاسیەکان و نێودەوڵەتیەکان بۆم بابەتە، بەڵام بەر لەوە ئەمە پرسم کە ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا لە لێدوانێکی نوێیدا باز لەوە دەکا کە لەگەڵ عێراقدا هاوپەیمانێکی بەهێز و توندیان هەیە، داوای لە عێراق کردووە کە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی عەرەبی بەهێز بکات. ئەمە پەیامێکە بۆ عێراق کە لە ئێران دوور بکەوێتەوە بۆ ئەی کاریگەری ئەو گەمار و ئەو کاردانەوە سیاسیانی کە بۆ سەر ئێران هەیە پرشکەکەی بەر عێراق نەکەوێ یان بە دیاریکراوی ئەمریکا ئەوێ چی بە عێراق بڵێ بە هۆکاری نزیک بوونەوە چەند ساڵە کە ئیتفاقێکی دژ بە ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەبێت والعانیش زۆر بەهێز بۆ پاژوەی کە ئیسرائیل هاتووتە ژوورێ لەگەڵ وڵاتەکانی کەندا و پەیمان بۆ لەگەڵ عەرەبستانی سعودی ینی نێوانی ینی زۆر خۆشە رابطەیان باشە، دروستە رابطەی ڕەسمی نییە وەلی پێکەوە پەیوەندیان هەیە. لەلایەکی دیکەوە ئیسرائیل توانیەتی واقعاً مەسەلەن لەسەرەوە لە ئازەربایجانێ پەیوەندێکی ئەساسی دەگەڵ دەوڵەتی کۆماری ئازەربایجانی بەرقەرار بکە. ئیسرائیل ئێستا 170 ترکی ئازەربایجانە تامین دەکا و ئازەربایجانیش نەوتی هەرزان دەدا بە ئیسرائیلی. در حقیقت دەگە تەماشاکەین لەو لایەوە عێراقە، لەو لایەوە وڵاتەکانی کەنداوە، لەو لایە ئازەربایجان و ئەوانەیە دەقیقەتدا ئێران ینی ئێران دەوری ئێرانی گردەوری ئێرانە گیراوە. ئێران زۆر بە زەحمەت دەتوانێت لە نەزەر سیاسیەوە نەفەس بکێشێ بێوەی کە بەرخورد و مشکلات بۆ خۆی دەگەڵ وڵاتەکانی دراوسی دروست نەکە. ئەوە شتێکی ئەساسیە و ئێرانە لانەکە لە هەم لە نەزەر داخلیەوە هەم لە نەزەر خارجیەوە مشکلە. بۆیە مەسەلەن لانەکە دەڵێن ئەمە هیچ ڕێگامان نەماوە، ینی غەیری وەی کە ئەمەلیە دەست بە شتی کاری وەکو مەسەلەن بەستنی تەنگەی سترەیتی هۆرمۆز لەبەروەی کە پێشی نەوتی عەرەبستانی سعودی عێراق وا نەبگرێ وە لێو کارەی قان ئێران ناتوانێت بکە ئەگە بیکە مشکلەی ئەساسی دەگەڵ ئەمریکایە بە وڵاتەکانی دیکە پەیدا دەکە. بۆیە مەسەلەوەیە کە ینی ریسۆرسی استراتێژیک و نظامی هەیە وەلی ئیمکاناتی بەکارهێنانی وانەی ڕۆژ بە ڕۆژ کەمتر دەبێتەوە. باشە دکتۆر گەرباس بینە سەر پرسی بە شێوەیەکی گشتی عمومی باسمان لە کۆمەڵێک پرسی گرنگ کرد لە ناو ئێرانە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی و کۆمەڵێک بابەتی دیکە دێمە سەر پرسی هێرشەکەی دوێنێ کە کرایە سەر ئەسفەهان، ینی ئەم هێرشانە چ پەیامێکی بۆ ئێران گەیاندووە و پێبەپی بەبێ لێکدانەوە سیاسیەکانی ئەوەی تا ئێستا هەیە چاوەڕێ دەکرێت نزیکترین کەس کە پەنجەی بۆ ڕابکێشرێت نزیکترین وڵات کێ بۆ کە بەرپرسیارەتی ئەم هێرشانەی بکەوێتە ئەستۆ؟ ئەرزی بە خزمەت دەکەم ئەوەی کە ئەلانەکە لە ئێرانێ بۆ ئەوە چەندین جار لە ئێرانێ ینی لەوەی حتا زەربەی گەورەترین لە ئێرانێدا ئەوەی کە دوێنێ پێرە لە لای ئیسفەهانێ بۆ پەیامەکەی پەیامی ئابووری پەیامی نظامی هەیە، پەیامی ئەمنی هەیە، پەیامی سیاسی هەیە. ئەلانەکە تقریبا گومان پێ گومان ینی تەردید نەماوە شکو تەردید نەماوە کە ئەو کەسێکە ینی ئەو هێزێکە و کاری کردو ئیسرائیل بوو. ئەمریکایان تقریبا ئەویان تایید کردو ینی جەرایدی ئەمریکای وان تایید کردو خودی ئیسرائیلیشیان جوورێک هەڵسوکەوتیان کردو کە نیشان دەدا کە ئەوان ئەو کاریان وەلی ئەوەی کە گرینگە چۆن ئەو کارە کراوە ئەو کارە بە کۆپتەری کراوە. کۆپتەر درۆنێکی بازرگانیە، درۆنێکی نظامی نییە و بردی کوادکۆپتەری نزیکەی
56 کیلومتر زیاتر نییە. ئەوە بەو معنایە کە ئەو کەسانەی یا ئەو کەسێک کە و کاریان کردو لە ئەو مەرکزەی ئەسکەری و نظامیان داوا لە خودی ئێرانێدا کردویانە ئیدعای ئێرانێ کەوا لە دەرەوەی وڵاتی هاتووە و فڵانوانەوە دروست نێ. ئەو کەسانە زۆر نزیکی احتمالی زۆر هەر لە دەوروبەری ئیسفەهانێ ئەو کاریان کردو و ئەوە نیشان دەدا کە سیستمی ئەمنی و نظامی ئێرانێ بە دروستی کارێ کاتە چاوەڕێ ئەکرێت کە کەسانی ناوخۆی بەرپرسانی باڵای ناوخۆی لە هێرشەکەدا دەستیان هەبوو بێ یان لە پشتی بوو بن هاوکاری و کار ئاسانی کرابێ بووی احتمال یعنی ئیمکانی وەی کە ئیسرائیل بتوانێت کارێکی ئاوا بکە بە بێوەی کە زانیاری دقیق و دروستی هەبوو بێ یعنی ئیمکان یەکجار کەمە هەر مەسەلەن ئەوە نییە دوێنێکانێ کە دیومانە کە ئیسرائیل لە کاروانێکی نظامی ئێرانێ کە سپای قوتس چەکی دەبرد بۆ سووریە لە سنووری عێراق و سووریە ئەو کاروانیان بۆمباران کردو بۆمبیان پێداداوە ئەگەر دیقەتێ بکەین ئەو کاروانە چەندین لۆری و کامیۆن بوو ولی ئیسرائیل دقیقەن لە 8 کامیۆنی داوە ئەوە بەو معنایە کە ئەوان زانیاری زۆر دقیقیان هەبوو کە ئەو شتی ئەساسی کە دەچێت بۆ سووریە احتمالەن لە سووریای ڕابوو دەچێت بۆ حیزب الله ئەوانەی کە ئەساسین چن هەرواتر ئیسرائیل دە پێشدا موشکێکیان دەرکردو میسایلێک لەبەروەی کە ئەوانەی کە یعنی وەکو شۆفێر و ڕانندەیە و کامیۆنانە و نظامەکانی لەگەڵ بوون ئەوانە ڕابکەن و وەبەر کوشتار نەکەون وەر بۆمباران نەکەون ئەوانە هەموو نیشان دەدا کە ئیسرائیل پێشوەی کە ئەو هێرشەی بکاتە سەرە و کاروانی نظامیەی دقیقەن زانیەتی کە ئەو کاروانەکە ئەو لۆریانەی تێدا بۆ ئەو سیارانەی نظامی دابوو چەهان گرنگ بۆ چەهان گرنگ نەبووە ئەوە بە بێوەی کە ینی زانیاری لە ژوورەوەی سیستمی ئێرانە بێ ئیمکانی نییە هەرواتر وەختێکی ئەوانە لە ئیسفەهانێ و کاریان کردو لە ئیسفەهانێ دقیقەتدا هەدەفەکانەوە نەبوو کە لە کارخانەی دروستکردنی ئیچەکی بدەن چون کارخانەکە هێندە ئەهەمیەتی نەبووە ئەوەی کە مهم بۆ ئەو بەری مەسلەکە بۆ ویژەوەی کە ئەوانە لە مرکزێکی زانیاری و تحقیقاتی و لێکۆڵینەوەی بۆ دروستکردنی ئێنەرژی بۆ میسایلی بۆ لەوێیان داوە و ئەوە جگایە کە لەوێ تحقیقات و لێکۆڵینەوەی ئەساسی نظامی دەکرێت جا بۆیە مەسەلەی کارخانەکەی چەکسازی دقیقەتدا گرنگ نییە ئەوە شتێک بۆ لەجەر ئافی بۆ لەبەرەوەی کە فکری خەڵکی بچێتە سەرەوەی لە هەدەفەکەی ئەساسی کە تقریبان 2 کیلومتر ئەولاتر بۆ 3-4 کیلومتر ئەولاتر بۆ لەوێ بدەن ئەوانە هەموو نیشان دەدا کە سیستمی ئەمنی ئێرانێ نفوزی تێدا کراوە ئیسرائیل ئەمریکا بە شێوەیەکی زۆر گرنگ کۆنتترۆلیان لەوێدا زانیاری بەدەست دێنن کەسیان هەیە ئیمکاناتیان هەیە بە سیستمی ئەمنی ئێرانێ ئەو ئەمنیەتەی کە ئیدعادەکان نیەتی بەمانیان نیشانێ دەدا کە ئەو هێما ئیقتدارەی کە سپای پاسداران نیشانێ دەدا بێمەعنا و واتە دکتۆر ئێستا ئەگەر هەڵسەنگانی بکەین لە ڕووی سەربازیەوە بۆ ئێران توانای سەربازی ئێران چۆنە ئەگەر بۆ نمونە لە بەرامبەر ئەم هێرشەی کە کراوەتە سەر کۆگای موشکی بالیستیەکانی ئێران ینی هەڵوێستی هەبێت ئەگەر بێبێت وەڵامی لایەنی جێبەجێ کار بداتەوە چۆن هەڵسەنگاندن بۆ ڕوە سەربازی و تەکنیکەکەی ئێران دەکرێت ینی وڵاتی ئێران هێندە لاوازە بەڵێ بەبێ تەردید ئێران هێزێکی نظامی قەویە ڕۆژهەڵاتی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەلی ببوورە هێزی نظامی مۆدرن لە ئەسڵدا ئەسلەکەی لۆژستیکە ینی ئەوەی کە لە نەزەر ئابووری و لە نەزەر استراتێژیکە و هێزی نظامی وابەستەیە بێ ینی ئەو هێزە ڕۆژ بە ڕۆژ کەمتر دەبێتەوە لە ئێرانێ
ئێران ئەمەلەن نیشان دەدا کە ئێران ناتوانێت ئەو ئیمکاناتەی نییە ئەو جوورەی کە دەبێت لەو هێزەی ئیسفادە بکە. ئەوەی کە ئێران تەهدیدە بۆ مەنتەقەیەوەیە کە هێزێکی میسایلی گەورەیە و ئەو هێزە میسایلیە ئەو جوورە کە تهدیدەکانی ئاوایە کە ئەگەر ئیسرائیل لەمە بدا ئەگەر ئەمریکا لەمە بدا ئەمە لە وڵاتەکانی کەنداو دەدەین، ئەمە لە عەرەبستانی سەعودی دەدەین. ئاوا ئەو تەعادولێک لەوێ هاتوۆتە پێشێ، وەلی ئەو استراتێژیە ئیسرائیل و ئەمریکا بەکاری دەبنەوەیە کە کەم کەم لە بنەمای هێزی نظامی و استراتێژیکی ئێرانێ دەدەن و ئەوەی کەم کەم تەزعیف دەکەن. و ئەو گەماروانش کە دایانناوە بۆ مانایە کە ئێران ئەلانەگە بێوێ ئەو سیستمەی لەسەری بەردەوام بێت، دروستکردنی میسایل و چەکی ناوەکی و نازچەکی ناوەکی و شتی دیکە، ئەو ئیمکاناتە و ئەو سەرچاوانەی بەیسلا تەکنۆلۆژیک و بە تایبەتی تەکنۆلۆژیکی کە لازمێتی ئەوانەی پێشی پێگیراوە. بۆیە واقعان ئێران ئەگەر نەتوانێت سیستمی ئابووری، سیستمی کۆمەڵایەتی خۆی لە ژوورەوەی خۆیدا ئیسلاح بکە، بوونی ئەو چەکە گەورانە یا بوونی ئەسیریانی هێزێکی گەورەی میسایل و موشکی لە ئێرانێ فقط یعنی دەتوانێت تەعسیری درێژخایەنی نابێت. ناتوانێت ئێران واردی شەڕێکی درێژخایەن ببێ لەگەڵ هیچ وڵاتێکی. ئەوە ئەلعانەکە کاملەن معلومە. لەلایەکی دیکەشەوە ئێران ئەلعان وەکو شەڕی زەمانی ئێران و عێراقێ نییە. ئەو هێزەی خودی کۆمەلگای ئێرانێ کە هاتن بە میلیۆن پێشی ئیسپای سەددام ڕاوەستان، ئەو هێزە نەماوە. خەڵک ئەو پشتیوانیە لە سیاسەتی نظامی و ئیستراتێژیکی دەوڵەتی ئێران پشتیوانیە ناوخۆیەکەی هەم وڵاتەکەی لە دەستداوە ئێران و لەسەر ئاستەنی دەوڵەتیەکە پێشبینی دەکرێت کە لە ئەگەری هەر ناکۆکیەکە هەر ڕوبەڕووبوونەوەیەکە کێ پشتیوانی ئێران بێ. لە مەیدانی نێودەوڵەتی ئەوە ئێران زۆر ئیزۆلە بۆ بەتەنێ ماوەتەوە. ئەلعانەکە یعنی بەغەیری چەند وڵاتی بەغەیری رووسیە کە بۆ خۆی دەرگیری شەڕی ئۆکراینە و ڕۆژ بە ڕۆژ نفوزی خۆی لە وڵاتەکانی دیکە کەمتر دەکاتەوە، بەغەیری وەی پشتیوانێکی ئەساسی نییە. چین هیچ وەختێکی حاضر نییە واردی پەیمانێکی استراتێژیک لەگەڵ وڵاتێکی وەکوی ئێرانێ بێ. هەدەفی چینێ فقط و فقط هەدەفی ئابووریە. ئەگەر ئەهداف ینی ئامانجەکانی ئابووری چینێ تەمین نەکرێ، زۆر بەراحەتی هەڵوێستی خۆی دەگۆڕێ. هەر ئەلان دیتمان کە مەسەلەن وەختی وەزی ئێرانێ گەماڕەکانی ئێرانە زۆر لەسەر ئێرانەیە تند و تیژ بوو، چین زۆر ینی بایداوە و چوو بۆ لای عەرەبستانی سەعودی. تەنها ینی هێزێکی ئەساسی کە ئێران لە پشتەریهێتی و دەگەڵێتی رووسیەش ئەلانەکە بە سەبەبی ئیشەڕی ئوکراینێ بۆتە موشکلە. حتا بەعزێک یەلانەکە ئەو ئیدەیە هەیە، ئەو نەزار هەیە کە ئەو شتێکە لە ئیسفەهانی ڕوویدا لە ئەساسدا جورێک اختار بوو بە ئێرانە، جورێک هوشیاریاندا بە ئێرانێ کە ئەو کارانێکە لە پەیوەندی دەگەڵ رووسیەی لە یوکران دەیکا ئەو کارانە نەکات. ئەو ڕۆکانە یەکێک لە مەقاماتی زۆر پایەبەرزی ئۆکراینێک کوتی کە دە ئیرتباط لەگەڵ ئەو مەسەلەی ئەو واقعەی ئەو ڕووداوە ئیسفاندا کوتی ئەمە پێشتر هشدارماندا بوو، ئیختار و وۆرنینگماندا بوو بە ئێرانێ کە ئەو کارانە مەکە. چاوەڕێ دەکرێت ئێران لە بەرامبەر ئەم هێرشەیە بێوەڵام بێ؟ بە ئێران خۆب وەڵامەکەی ئەلانەکە یعنی ئەو جوورە نییە. گێرانەکە بپرسین کە ئیمکاناتی چۆنە. ئێران ئەو کارانەی کە دەیکا دەتوانێت لە تەرەقی هێزەکانی نیابەتی بیکە، وەکو جەهادی ئیسلامی، وەکو حەماسی، وەکو حیزبوڵڵای، وەکو هێزەکانی کە لە یەمەنێ کار دەکەن. ئەوانە لەولایەنەوە دەیکە. ئێران مستەقیمەن بۆ خۆی لەگەڵ ئیسرائیلی نەدەتوانێ و نەدەیەوێت دەرگیر بێ. ئیسرائیل ئەلعانەکە چەند ساڵە
كبتأييدي جاوي كمهمة بتأييدي روسيا كهذه سرچه لسوريا وعاصمان سوريا كنترول دكا إسرائيل بتأييد وقبول روسيا مرتب إيران يعني موازي إيران لسوريا بومباران دكا إيران بوشوي حتى پەیوەندەکەی استراتێژیکی لەگەڵ رووسیەش لە جگایکی وەکو سووریەی کار ناکە جا بۆیە مەسەلەن لە مەجبورە پوتین لە سووریەی ئێرانێ بەڵانسێکی بینی ئێران و تورکیە بە دروست بکە هەرواتر چون ئەمریکا لە ڕۆژاوایە دەستوباڵی رووسیەی لە سووریەی ئاوەڵێنێ بەو شێوەی جا بۆی ناتوانێت ئیمکانات و تەمایلات و سود و ئینترستەکانی ئێرانش بە دروستی لە سووریەی تامین بێ ئەگەر چی رووسیە کۆنتترۆلی ئاسمانی سووریەی پێ و مەسەلەن ئیجازە نادا کە تورکیە هەمیشە بە شێوەیەکی دەست ئاوەڵە بێتە پێشێ و کاری خۆی بە دژی هێزەکانی ڕۆژاوە بەکاربرێ وەلی ئەو ئیجازەی بە ئیسرائیل دەدا کە هەر وەختێکی بێوێ هێرش بکاتە سەر سپای قودس موازی سپای قودس لە رووسیەی جا ئەو دەمی کە هێزەکانی هەوایی تەیارەکانی جەنگی ئیسرائیلی دێن ڕادارەکانی رووسیەی دەکوژێنەوە ئەوان دێن و کارەکانی خۆیان دەکەن بۆمبارانی خۆیان دەکەن و دەڕۆن ئێرانیش هیچی پێ ناکرێ ناتوانێت شکایەتیش لە رووسیەی بکە و سیستمە بەردەوام دەیقەتدا ئەوەی کە دەیبینین سیاسەتی غەڵەتی ئێرانێ ئەو سیاسەتی زۆر غەڵەت زۆر هەڵەی ئێرانێ 20 ساڵەیدا ئێرانی بەتەنی هێشتوتەوە ئێران هێزەکانی واقعاً ئەو هێزانەی ئیمکاناتی وی کە بتوانێ یعنی استفادەیەکی کارگەرانە و معسر و مفید لە هێزەکانی نظامی و ئەمنی خۆی بکان نیەتی باشە ماکەمە دوا پرسیار دکتۆر ئەو فڕۆکە بێ فڕۆکەوانە خۆتەقینەی کە کۆگای موشکی بالیستی لە ئەسفەهان لە ئێران کردا ئاماج باس لەوە دەکرێت هەمان ئەو شێوە فڕۆکە بێ فڕۆکەوانە بوو کە وڵاتی ئێران خۆی بەرهەمی دەهێنێ یعنی چاوەڕێ دەکرێت هەمان ئەو فڕۆکە بێ فڕۆکەوانانی خۆیان بێ کە کراونێتەوە ئامانج بێ یاخود با شێوازێکی دیکە کەسی ناوخۆیی هەبوون لە زانیاری پێدان بۆ دروستکردنەوەی فڕۆکەیەکی بە فڕۆکەوانی لەم جۆرە لە وڵاتانی دیکە نا ئەو ئەلان دەرکەوتۆ کە ئەو کارێکە کارەساتەیەکە و کارێکە لە ئیسفەهانێ کراوە بە کواد کۆپتێر کراوە هەرە جوورەی کە پێشتر عەرزمکردن کواد کۆپتێر بۆ کاری بازرگانی بەکاردێت یعنی 56 کیلومتر زیاتر ناڕوە جا ئەوە مەسەلەن شتێک نییە کە مەسەلەن 1000 کیلومتر 2000 کیلومتر بڕوا وەکو ئەو درۆنەکانی کە ئێوە ئیشارەتان پێکرد ئەو درۆنانەی کە ئێران دەیدا بە رووسیا لە شتی لە یوکراینە بەکاری دەبا ئەوەی شاهدی نازام 1 و شاهدی 2 و شاهدی 3 و ئەوان ئەوە نییە ئەوە زۆر بچووک بۆ ئەوە درۆنی بازرگانی بۆ ئەوە لە خودی ئێرانێ لە جگە لە فاسلەیەکی زۆر یعنی نزیکی ئیسفەهانێ ئەوانیان بەکارهێناوە کە ئەوە عەمەلەن نیشان دەدا کە خەتەرەکە بۆ ئێرانێ یەکجار زۆرترە ئەو هێزانەی کە لە ئێرانێ ئەڵان نفوزیان کرد و فعالیت دەکەن ئەو ئیمکانیان هەیە کە لە هەر شوێکی بیانەوێ بە دژی سیستمی ئەمنیەتی دیواری ئەمنیەتی ئێرانێ بشکێنن و ئەو دیوارەش مرتب دەشکێنن ئەڵارە وەختێکی ڕێژیمێک دیوارە ئەمنیەتەکەی بشکێ بەو معنایە کە ناتوانێ واقعاً ئەو جوورەی کە ئیدعا دەکا لە خۆی بەرگرێ بکە ئەو سیستمی بەرگرەی کە ئیدعا دەکا ئەو تاثیر و کارگەری بەرابەری هێرشەکانی دوژمنیدا نییە بەڵێ دکتۆر زۆر سپاس دەکەین کە میوانی ئێمە بووی ماندوو نەبیت دووبارە زۆر سپاس بە بەڕێز دکتۆر عەباسی وەلی بە شارزای کارباری ئێران میوانی ئێمە بەڕێگەی سکایپ ماندوو نەبی